بەغدا لە بەردەم هەڵبژاردن و تارمایی هەڕەشەی ئیسرائیلدا. سوودانی ئەم جارە چۆن خۆی لە هێرشی ئیسرائیل پاراست. لە دوا خولەکەکاندا هەشتی شعبی خۆی لە ئاگربارانی ئیسرائیل پاراست. حکوومەتی عێراق لە بەردەم هەڕەشەیەکی نوێی ئیسرائیل و ئەمریکادا بوو. هەمان ئەو ڕۆژەی ئیسرائیل هێرشی کردە سەر قەتەر و وڵاتانی ناوچەکەی شۆ کرد، بڕیار بوو هێرش بکرێتە سەر گروپە چەکداریە شیعەکان و سەرکردەکانیان لە لیستی ڕەشی ئیسرائیلدا ئامادەکراون بۆ کوشتن. بەڵام لە دواخولەکدا پلانەکە ڕاگیرە. ئازادکردنی ئەلیزابێس تۆسۆرکۆف کچە توێژەرە ڕووسی و ئیسرائیلیەکە دوای چەندین مانگ گیانی دەیان سەرکردە و چەکداری گروپەکانی هەشتی شعبی لە مردن ڕزگار کرد. کچە ئیسرائیلیەکە کە وەک توێژە ڕووی لە عێراق کردبوو و لەلایەن گروپەکانەوە فرێنرابوو، کاتێک هەفتەی پێشوو ئیسرائیل بۆ بە ئامانجگرتنی سەرکردەکانی حەماس دەستی لەوە نەپاراست کە هێرش بکاتە سەر قەتەر و ئەو وڵاتەی شۆک کرد. لە هەمان کاتا هەڕەشەی ئەنجامدانی هێرشی سەربازیشی دژی گروپە چەکداریە شیعەکان و هەشتی شعبی کردبوو ئەگەر کچە توێژەرەکە ئازاد نەکەن. هەرچۆنێک بێت بە نێوەنگیری ئەمریکا، سوودانی پەیامی توندی بە گروپە چەکداریەکان و ئەوانیش هۆشداریەکانیان بە جددی وەرگرت. بۆیە بەپەلا بارمتەکەیان لە ناو ماڵێکی بەغدا بەجێهێشت و هێزە عێراقیەکان کچە بارمتەکەیان گەڕاندەوە و گەیشتەوە ئیسرائیل. بەمەش ئیسرائیل لە ڕێگەی ئەمریکاوە ئاگادار کرایەوە کە هێرشەکە ئەنجام نەدات. ئەم گێرۆکێشەیە هاوکاتە لەگەڵ هەڵبژاردنەکان. زۆرێک دەڵێت قورسە عێراق بەم دۆخەوە بگاتە کاتی هەڵبژاردن و ئیسرائیل کە ڕەنگە هێرش بکاتەوە سەر ئێرانیش دەستی خۆی دەوەشێنێت.